مردن نە لەحزەیەک دوا دەکەوێت و نە لەحزەیەکیش پێش دەکەوێت ئەدی ئەوانەی دەکوژرێن چۆنەوە بەرە ئەم ئاەتە دەکەون ویا ئەوەی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێت دوو لە سەرسی ئومەتەکەم بە چاوەزار دەمرن ئەمانە چۆن لەگەڵ ئەم ئاەتانی قورئانی پیرۆز یەک دەگرنەوە بەڕێزان مردن نەتیجەیە ئەمانی تۆ باست کردوون ئەسبابەکانن خوا ئەفەرمێ نەتیجەکە کە مردنە پاش و پێش ناکە ئەسبابەکان دواتر کە دێن خەڵک بەرپرسیارە لە ئەسبابەکان یعنی بۆ نمونە خوای گەورە ئەجەلی کەسێکی هێناوە لە کاتێکی دیاری کراوە بەڵام لە عیلمی خوایە هەیە ئەم کەسە بەدەستی کەسێک ئەکوژرێ کەواتە ئەو کەسەی کە کوشتێتی ئەجەلەکە ئەو سەبەبی بووە بەڵام خوای گەورە تەقدیری ئەجەلەکەی لەلا بووە یعنی ئەم بابەتە ڕوون بێ لە لای ئێمە ئێماڵین کە خوای پەروەردگار لای خۆی نووسیوێتی لە عیلمی خۆیان خوا ئەم نەتائیجانی نووسیوە خوا نینووسیوە لەسەر خەڵک کە ئەبێ بیکە خوا لەسەر کەسی فەرز نەکردووە کە ئەبێ پیاوکوش بێ لەسەر کەسی فەرز نەکردووە دز بێ لەسەر کەسی فەرز نەکردو داوێن پیس بێ بەڵام لە عیلمی ئەزەلی خوایە هەیە کە ئەم کەسە ئەم کارە دەکا خوای گەورە ئەو نەتیجەی لای خۆی تۆمارە بەو عیلمە ئەزەلیی کە هەیەی کەسەکە مطابق بەو نەتیجەی کە لای خوا هەیە دێ کەسێکە کوژێ نەتیجەکە وایە و سەبەبەکەش ئەم کابرایە بووە بە سەبەبی کەواتە هیچ ئیشکالێک نییە لە مۆزوعەیە خوای پەروەردگار ئەزانی ئەم کەسە ژیانی چۆنە گوزەرانی چۆنە مردنی چۆنە بەچی ئەمرێ باشە بەڵام خوای گەورە لەسەر کەسی نەنووسیوە کە ئەبێ خەڵک بکوژن یا چاوەزار لە خەڵک بدەن بۆیە مردن یەک نەتیجەیە ئەسبابەکان زۆری ئینسانەکان دروستی ئەکەن ئەو بە سەیارە ئەو بە کارەبا ئەو بە ئاو ئەنجا ئەوی کە بە کوشتن ئەوی کە بە چاوەزار ئەوی کە بە شەڕ یعنی هەنیەکێک لەمانە بە هۆکارێکە ڕۆن بەڵام مردنەکە وەکو عەرزم کردن یەک نەتیجەیە ئەوەش کە جەنابەت ئەڵی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە فەرمێتی دوو لە سەرسەی ئومەتەکەم ئەمە حەدیث نییە و دوو لە سەرسەی ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم بە چاو نامرن ئەو حەدیثی کە جەنابەت باسەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یەک لە سەرسێ ئەفەرمێ ثلث ما في القبور من العين لەمەوە جەنابەت وەرزگرتووە ئەم حەدیثەش صحیح نییە بەڕێزان ئەو حەدیثەی کە صحیحە ڕێژەی تیا دیاری نەکراوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ أكثر من يموت من أمتي بعد قضاء الله وقدره بالعين أفرمي زورك لأمتي من أواني كدرون باش قضاء وقدري خوات شاو هو كاري لناوچونو مردنيانا كواتا أويك جناب دلي دولة سرسينية يقل سرسي حديث يقل سرسي كضعيفة حديث صحيحة كأوي رجي دياري كراونية وهيج إشكالك لبيني آيتكان وحديثكاني بيغمبرانية آيتكاني قرآن باسي نتائجان كردوه حديثكاني بيغمبر باسي أسبابكانيان كردوه نك نتائج نتيجة كان يكيكن أسبابكان جوازا وكو شاعر على تعددت الأسباب والموت واحد أسبابكان زورا بلا مردن يك نتيجة